گەورەکان ئەم پێیە هیچ هەیە؟ الله بەردێک لەژێر پێی ئیبراهیمە ئابە و شێوەیە ڕۆ بچێ لە کاتێکا کعبە دروستەکان ناوێنەی چی ئەم شوێن پێیانش ئەمێنن خوای گەورە هەڵی گرتوون و نابێت فەوتێ شوێن پێی سێ کەس لە بنەماڵەیەکە چەند سەنگینن چەند قورسن چەند عەزیمن ئەگەر شوێن پێکانی تر دیار نین ئەم شوێن پێیە زۆر وازح دیارە فيه آيات بينات مقام إبراهيم أما مقام إبراهيم ككعبي دروستكر أتشو سر بردك أم بردبو بو أوي كسيدي كابزاني لا رخواري تشيتيا كإبراهيم قد وسطان بوا إذا كان كعبي بيدرك دروسيكا أو نئيشكي سنجينة أو نئيشكي قرصة أو نقاتي إبراهيم سنجينة بتنيا خوشتي إن إبراهيم كان أمة أما شوين بيكيتي پێم شوێن پێیانە هەڵگیرێ خوای گەورە شوێنەواری زۆر لە دەوڵەت و حکومەت و ئیمپراتۆریەتی لەناو برد ئێستا لەسەر ئەرجیشان نەماون زۆریان لەژێر خاکان زۆریان لە ئاوان نقم بوون بەڵام شوێن پێی ئیبراهیم یەک ئومەتە نابێت فۆتێ بێ ئەو شوێن پێیە بمێنێ